کاک ئاراس کاک ئاراس ئەگەر گوێت لێمە بەڵێ فەرموو ئەوەی ئێستا دەبینین هەمووی شیعار و بەرهەڵان و پەلاماریان تا ئێستا دروست بووە تا ئێستاش بەردەوامە. بەڵێ دیارە بە باشی نازەم ئەگەر هاوکارانم پێم بڵێن دەنگ لە پەخشدا باشە یان لای من بە باشی گوێم لێ نییە. کاک ئاراس ئەگەر گوێت لێمە زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکەی یاخود ئەو هاوڵاتیانی کە کۆبوونەتەوە لە پێنجێن. ئەلو بە باشی گوێم لێت ئێستا فەرموو. ئەوەی ئێستا دەبینین خۆپیشاندانەکە بەرەو دۆکێکی توندوتویشتی دەڕوات بە دوو پشتێناندانەوە ئەوە ئێستا حالە خۆپیشاندانەکە کە بوو بە پەلاماریان پەلاماری خۆپیشاندانان و پۆلیسان ئێستا من لە ناو خۆپیشاندانەکەیان بە دووری مەتێک لە پەلامارەکەەوە ئێستا بوو بە توندوتیژی بەرهەڵان و پەلاماریان. کاک ئاراس کێ پەلاماری کێ دەدات؟ وەڵا خۆپیشاندەران و لەگە پۆلیس ئەمنیەکانە پۆلیسی دارستان پۆلیسی بنکەی پۆلیسی پێنجێن باشناخ ئاسایشی پێنجێن دارستان هەمیان تێدا بەشدار. ئەگەر ڕوونی کەیتەوە لەکوێی پێنجێن کاک ئاراس؟ لە ناو سەنتەری پێنجێن بەرامبەر ناوچەی پارتی لە سەنتەری پێنجێنە خۆپیشاندانەکە کراوە بەرامبەر ناوچەی پارتی بە حدودی 50 مەتر لە دووری ناوچەی پارتیەوە بە خۆپیشاندانەکە بەرداوە. بەڵام چەند کەسن ئەوانەی بەشدارن لە خۆپیشاندانەکەدا؟ بەڵێ ژماری خۆپیشاندەران چەندن کاک وەڵا ئاراس؟ زۆرن دەچێتە حدودی 400 بۆ 500 خۆپیشاندان ئێستا لە یان بەردەوا بن. بەڵێ چ هێزێک لەوێدا بڵاو بۆتەوە لەو ناوچەیە؟ بەڵێ ئەوە ئێستا دۆخەکە بەرەوخاتر بوو بە پەلاماریان ئێستا من لە ناو خۆپیشاندانانم ئێستا بوو بە بەرد و پەلاماریان ئەوە چونە ناو ناوچەی پارتیەوە ئێستا حالە من لە ناویان ئەوە پشتی لە چوونە پشتی ناوچەی پارتیەوە. بەڵێ 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 سپاس بۆ ئاراس سابی ڕۆژنامەنووس لە پێنجێن لەگەڵماندا بووی. سەبارەت بە میوانەکان من دەچمۆ لایەن دەبێتمان بۆرن هەندێک